محمود ئەحمەد فەرمانی پێکراوە کە خۆی بتەقێنێتەوە لە ستادیۆمەکەی شاری کەرکووک لە مانگی هەشدا، بەڵام دەستگیر کرا و ئێستاکە بە تومەتی کاری تیرۆریستی دەست بەسەر کراوە لە ناوەندی گرتوخانەی نەوجەوانان. فێری کلاشینکۆف و بیکەیسیان کردین، دواتر نردیانین بۆ حەویجە. یەک مانگی تەواوەتی خایاند. 4 پیاوی بەتەمەن ئێمەیان فێر کرد. مانگێکی تەواوەتی باسی بەهەشت و ئەو بابەتانیان بۆ کردین. 24 کاتژمێر لە ڕۆژێکدا ئەو بابەتانیان فێر دەکردین. ئێمە 6 منداڵ بووین کە لە دایکبووی 2002 بۆ سەرەوە بووین. ئەوان دەیانترسانین و ڤیددیۆی سەربڕین و ئەو شتانیان پیشان دەداین. کاتێک گەیشتمە ئامانجەکە زانیم کە ئەمە هەڵەیە من دەیکەم. کاتێک من مناڵەکانم بینی هەر یەکسەر تێگەیشتم کە ئەمە هەڵەیە، گەڕامەوە بۆ لای ڕاهێنەرەکەم. بەڵام ئەوتی ڕێک بگەڕێرەوە دواوە. من پێمود نەخێر، بەڵام ئەوتی ئەمە فەرمانی ئەبوو ئیسلامە. منیش گەڕامەوە بۆ دەوروبەری ستادیۆمەکە، دەستگیریان کردم. ئێستاکە ئەم تاکتیکە لەلایەن دەستگاکانی ئاسایش وەزانراون. سەرۆکی دەستگای زانیاری لاهور تاڵەبانی دەڵێت هەموو کاتێک بە بیرۆکەی تازەوە دێن، هەموو جارێک ئەوان یەک هەنگاو لە پێش دەستگاکانی ئاسایش و حکومەتەوەن. ئەوان زۆر داهێنەرن، مناڵ بەکاردەهێنن. من لەو باوەڕەدام هەرگیز تۆ پێشبینی ئەوە ناکەی کە مناڵێک خۆی بتەقێنێتەوە، بەڵام بەداخەوە ئێمە هەر بە خەڵک دەڵین کە ئەوان بەرنمەیەکی لەو جۆریان هەیە. لە ڕاستیدا شتێک لەوە زیاتر لە دەستمان نایەت بیکەین، هەتا ئەو کاتێ ئەوان کۆنتترۆلی ناوچەکانیان لەژێر دەستدا بێت. دەستیان ڕادەگات بە منداڵەکان و دەستیان ڕادەگات بەو شوێنانە تا بتوانن ڕاهێنان بەو مناڵانە بکەن و مێشکیان بشۆنەوە بەو شێوەی خۆیان دەیانوێت.